مامۆستا بەرهەم عەلی نویسکار گەلمەدا مامۆستاکە لە بخێرەوەتی زۆر سپاس بۆ زۆر خۆشحاڵم سپاس بۆ ئێوەش با لە سەرەتاوە بە گوڵەکە دەست پێ بکەم هەر کەسێک ئەو ڕووگوڵی وەرنەگرت یعنی کەس خۆشی ناوێ نەکرد پێچەوانەوە بەخۆی ئەم ڕۆژانە کە دیارە کرێن هەندێکیان پەیوەندیان بە بۆنەیەکەوە هەیە لە هەندێک وڵاتە هەندێکیان لەلایەن ڕێکخراوەکانی UN-ەوە کۆمەڵێک دەوڵەت ڕازی لەسەرەوەی فڵان ڕۆژ دیاری بکرێن ئەم ڕۆژانی کە بۆ هەندێک بۆنەی تایبەت دیاری بەڵام تۆ مەسەڵەن بۆ نمونە ئەڵێ یەکی 5 ڕۆژی کرێکارە جەژنی کرێکارە خۆ مەرج نییە خەڵک لە ساڵێکە تەنیا لە یەک ڕۆژە داوای مافی کرێکار بکە یا ڕێز لە کرێکار بگرێت بە هەمان شێوە بۆ مافی ژن بۆ ڕۆژی تونند و تیژی دژی ژنان ئەم ڕۆژانەی کە دیاری کراون ڤالانتاین شێوازێکی بە شێوازی ڕسمی دیاری نەکراوە شتێکی میلیە زیاتر وردە وردە پەریسەند و زیاتر لەناو ئەوروپا هاتووە و ساڵانێکی کەمە لە ناو کوردستانە توانم بڵێم ڕەنگە 25 ساڵ 20 ساڵ یا شتێککەم من بیرم نایە ڕەنگە 15 ساڵێک پێشێستا لە سلێمانی کۆڕێکی شیعریم هەبوو هەر لە ڕۆژی ڤالانتاینە پێم وابێ ئەو وەختە تا نامۆ بوو بڵاو بوو شتێکی نامۆ بوو تاوردەوە دە خەڵک پێیزانی ئەوانە بەڵام خۆ ئەوە نییە وەکو ئەو قسەی کە تۆڵی بە درێژایی چۆن لە ساڵێکە تەنیا یەک ڕۆژ بە خۆشەویستی هەبێ پێچوانێ هەمیشە پێویستان بە خۆشەویستیە بەس ئەم ڕۆژانە زیاتر بۆ بە خۆداچوونەوەیە بە سەرکردنەوەیە مەسەرەن بۆ نمونە لە ڕۆژێکی وا تۆ بیرەکەیتەوە ئەم کۆمەڵگەی کوێت لە بابەتی خۆشەویستیات چی هەیە گەیشتۆتە کوێ گەیشتۆتە چ بەس بەڕاستی مامۆستا عشق و خۆشەویستی و ئەڤینداری مەسەن حتا سەردەمە مەموزینێ گەڤن ئەم بەحس بکەین لە ناو کۆمەڵگای کوردی پێشتر جوانتر بووە یانیش ئەوەی ئێستا هەیە سوشیال میدیا و ڤالانتاین و ورچی سۆر و گوڵی سۆر ماوەیەکی کاتی و ئەزانی سوشیال میدیا ئێستا جیهانی تازە بە سوشیال میدیا ناسرێتەوە بە تەکنۆلۆژیای پێشکەوتوی گەیاندنە ناسرێتەوە ئەم تەکنۆلۆژیای پێشکەوتووە بە سوشیال میدیا کەشیەوە کاریگەریی زۆر زۆر سیر و فراوان و گەورەی هەیە بەسەر هەموو لایەنەکانی ژیان بە سیاست بە ئابووری بە فەرهەنگی بە کۆمەڵایەتی بەسەر هەموو ڕوویەکەوە و بە تایبەتیش لەسەر پەیوەندی ڕۆحیەکانی ئینسان هەیەی جەنابەت باسی تێکستێکی ئەدەبی باڵایەک و مەموزینت کرد تۆ ئەتوانی یعنی نمونەیەکی جوانت هێنایەوە بە سەیری تێکستە ئەدەبیەکانی نەتەوەی کورت بکە کە هەن بە درێژایی مێژوو بە ئەدەبی کلاسیکەوە بە دوای ئەوە ئەدەبی ڕۆمانتیک و تا ئەوانەی تر و تا ئێستش شیعری تازە گۆرانی سیر بکە گوێ لە وشەکانی بگرە تۆ ئەزانی ڕەوشی خۆشەویستی ئەوینداری لە چ حاڵێکا بووە لە ڕێی ئەم گۆرانیانەوە زانی بۆ نمونە سەیری مەموزین کە باسی چ معاناتێکەکە لە نێوان ئەو هەست پێ ناکە ئێستا زیاتر لە زیاتی خۆشەویستی بوویتە دڵشکاندنی یەکتری هەتا لە ڕۆژی ڤالانتاینیش شتێکی وانە پەیوەندی ڕۆحی بەگشتی لاواز بووە لە ڕێی ئەم ئەتەرنێتەوە ئەزانی چۆنە مەسەڵەن تۆ بۆ نمونە دەیانزار لە عەرەبیشا تۆ گوێ لەوانە بووە چەندین گۆرانی هەیە بەسەر کچە دراوسەیە چەندین شیعری جوان هەیە لە کودێ بەسەر کچە دراوسەیە ئێستا کەس ناوی کچە دراوسێ نهێنێ بۆ نەماوە لە بەروی تۆ بە دوگمەیەک ئەگەیتە کچێک لە بەرازیل ئەگەیتە کچێک لە ئەمریکا ئەتوانی لەگەڵ کچێک لە ئاسیا لەو سەری ئاسیا لەگەڵی بدوێی مادام ئەم پەیوەندی ئەوها ئاسان بووە کەواتە شتێک نامێنێ بە ناوی پێڵێ عاشقی کچە دراوسێ کەواتە لە ناو تێکستە ئەدەبیەکەش نامێنێ ناو ئەنتەرنێتیش وەک بازەکرێت مەسەلەن سەیری تێکستەکانی ترکە مەسەلەن دەیان شیعر هەیە بەس باز لەو حاڵەتاکە کە ئەو چاوەڕێی کچێکە لەسەر شەقام یا لە بەردەم قوتابخانەکەی یا لە کۆڵانەکەی لەو تەنیا چاوەڕێیەکە مەسەلەن هەموو ڕۆژێ لە بەرسەیری بتی ئەو بەژن و باڵایە ڕائەوەستم هەتاک و ئاوی پێمدایە ئێستا چاوەڕێی وێنەیەکی سناپی دەکات بە فلتەرەوە مەسەلەن دڵشاد مەریوانی هەزار ڕەحمەتی لێ بێوادی بەخێر شیعری هەیەڵێ کچە جورئەت لەکوێ بێنم نامەی گیرفانم دەربێنم الله خزانی مەسەن ئەمە ئەو وەختە کە من گەنجی ئەو سەردەمەم بەڕاستی کە ئەو شیعرانە زۆر مۆدێبوو تۆزێک پێش من نووسراوە بەڵام ئەو وەختە نامەیەک وە کۆمەک بەس ئەوەنە خوێنت تیا بەکار ناهێنا دانیشتی بە قەڵەمجاف زەخرەفەت لە قەراغ یەکرد لاپەڕەیەکی جوان دڵ و تیرێکی شین و سوور بەز ئەو دوو ڕەنگە جاف هەبوو لێ تیا ئەنجا جوانترین وشا جوانترین
دەستەواژە و گزارشت بەکارێنە نامەیەک بەم هەیە بنووسێ ئەنجەت ئەچوو ئەم کوڕا بە کۆڵانەکانە بە شەقامەکانە ئیجا لە ڕێی مەکتەبە لەکێ بە چاوەڕێ کچێکیە کرد من حەز ناکەم ئەو قسەیە بکەم بەڵام بە جددی هەست پێ دەکەم شتەکە بەداوای لێبوردنەوە سووک بووە نازانم یعنی مەسەنە بۆ نمونە کچێک یان کوڕێک لە ڕێگەی سوشەڵ میدیا بە تایبەت سناب بووە نێری ئەگە بە دڵیشنەوە وڵای غەڵەتم کرد ئەو شتە بوو دروست جارێ ئەتوو باسی شعرت کرد وێنە شعریەکان چکەوە جوانترین شێوازە بۆ ئەوەی خۆشەویستیەکە دەرببڕی بەرامبەر کەسەکە پەرتوکێکی جوانت لە دەستە نازانم ئەوڕۆ چت هەبوو بازاری باسی بکەین جگە لە گوڵ و سێوی مێ ئەمڕۆ من ینی وێڕای پیرۆزباییم لە هەموو خەڵکی کوردستان و لە هەموو مرۆڤایەتی بەم بۆ ئەم ڕۆژە بۆ ڕۆژی خۆشەویستی ئەمڕۆ من یەکێک بڵێن تازەترین کتێبی خۆم نمایش کرد ماوەیەکی باشە چاپم کردو بە زەروا هێشت بوومەوە چاوەڕێ بۆنێکی وابووم بە تایبەتی لەبەر کۆرۆنا و لێکەوتەکانی ڕامگرتە بووم ئەم کتێبم نمایش کرد بەڵێ من و ژن گوڵبژێرێک لە شیعرەکانی نزار قەبانی ناوی کتێبەکەش خود داتنەوەیان ئەمە هەر لە شیعرێکی نزار قەبانی وەرنجێڕاوە ناوی شیعرێکی نزار قەبانی خۆیەتی من و ژن بە سپاسەوەیەکێتی لاوانی دیموکراتی کوردستان ناوەندی باڵای هەولێر ئەوان ئیڤنتێکی جوانیان دروست کرد بەو بۆنەوە بە بۆنێ ڕۆژی خۆشەویستی هەر مەبەستان ئەوە بوو لەو ڕۆژەدا بڵاوکەنەوە بەڵێ ئەو کتێبەمان تێدا نمایش کرد و بەشێکم لە شیعرەکانی خوێندەوە و بۆ بە تایبەتی لەم ڕۆژەیە و ئەم کتێبم نمایش کرد من توانم بڵێ لە حەوت لەو ساڵانەوە من لە بەغدام خوێن ئەو سەردەما بە نزار قەبانی سەرسام بووم بۆچی نزار قەبانی ڕاستیژیش بلی ئەزانی نزار قەبانی بە تەنیا وەکو شاعیر پێناسە ناکرێت و پسوکیش ناکرێتەوە لەوەی خەڵکی یەک وڵات یا سەربەنەتەوەیەکە لەوانە پچوک ناکرێت و نزار قەبانی بیرمەندێکی گەورەیە لە بواری فکری ئینسانی لە بواری ئینسان دۆستی ژیان دۆستی لەم بۆ بە تایبەتی لە بواری مافی ژن داکۆچیکردن لە مافی ژن و جۆرێک لە بەرزڕاگررتنی پێگەی ژن وەکو ئینسان لەم بوارانەیە زۆر بیرمەندە بەڵام ڕەنگە فەیلسوف و بیرمەند و خەڵکانی تر لە ڕێی ڕۆمان و چیرۆک و تێکستی درێژەوە شتیان نووسیبێ یا کتێبی فکریان نووسیبێ نزار قەبانی هەموو شتێکی بە شعر تعبیر لێ کردووە باسی شعرەکانی نزار قەبانیت کرد زۆر جار ئەو پرسیارش دەکرێت هونەرمەندی گەورەی عراقی یانیژە عەرەبی بڵێن زیاتر کازم ساهر ئەو بە نزار قەبانی ناسرا یان نزار قەبانی زیاتر بۆی ناسر کازم ساهر بە نزار قەبانی ناسرا نزار قەبانی بۆ ئاگاداریتە من ساڵی 89 لە زانکۆ بووم لە بەغدا ئەو وەختە کازم ساهر سەرەتایی ناوبانک پەیاکردنی بوو کۆنسێرتێکیشی هەبوو هەر لەو زانکۆیی کە من لێمە خوێند تازە سێ چوار گۆرانی هەبوو بە ناوبانگی دەرکرد بوو هێشتا ئەو نزار قەبانی نەئەناسی وەکو تەعارف وەکو هاوڕێیەتی بڵێن ئەو وەختە هەموو شەوێک نە هەفتەی شەوێک بوو جاری کەش دووبارە کرایەوە نزار قەبانی ئەگەر هەڵەندا بم لە سەعات 11 بۆ 12 شیعری خوێندەوە لە ڕادیۆیەکی ئەوروپی ئەو وەختە هەموو خەڵک گوێی لێگرت ئەم دەنگە لە ڕادیۆ مۆنتی کارلۆ بوو ئەم دەنگە ئەکرایە سەر کاسێت و لە بازار ئەفرۆشرا نزار قەبانی کاریگەری هەیە بەسەر چەندین جیل بەسەر چەندین نەوە یعنی لە ناڵێم هەتا تقریبا 40 دیوانی چاپ کردووە تام بە هەندێک لە نزار قەبانی دوورکەوینەوە بینە سەر کتابەکە دەبی شتێکمان پێشکەشکەی بزانین شتێکی تایبەت هەیە لەنا والله هێگەر ئەمەم هێنا ئەزانی شعرێکی نزار قەبانی خوێنمەوە کە کازم ساهر کردوێتی بە گۆرانی بۆیە بە تایبەتی ئەم شەوە خوێنمەوە بۆ ئەوەی کە خەڵک بزانێت ئاستی وەرگێڕانەکە چێت ئەو گۆرانیانە بیستراون هەر تەمە عەرەبی هەیە لای خەڵکی کوردستان بەڵێ ئەوەی کاڵێ ئەشهد أن لا امرأة إلا أنت ئەو تێکستەی بەس کردومەتە کوردی من شایەدی ئەوە دەدەم جگەل لە تۆ ژنێک نییە کە لەم گەمەی زانی بێت ژنێک وەک تۆ بۆ ماوەی 10 ساڵی تەواو بەرگەی حەماقەتمی گرت بێت ژنێک وەک تۆ لە ئاسشێتیم دایم ئارامی گرت بێت نینۆکەکانی بڕی بێت دەفتەرەکانی ڕیز کرد بێت ژنێک وەک تۆ منی داخڵی باخچەی ساوایان کرد بێت
من شایدی ئەوە دەدەم جگەل لە تۆ ژنێک نییە وەکو تابلۆیەکی زەیتی لە بیرکردنەوە و ڕەفتاردا لە عاقلی و لە شێتیدا بە تەواوی لە من چوو بێت ژنێک نییە لە سادگەلی تاقەت لێچوون لە دەمی پێوە پابند بوون لە من چوو بێت من شایدی ئەوە دەدەم جگەل لە تۆ ژنێک نییە هێندەی لای من بایەقدار بێت وەک تۆ داگیریم کرد بێت وەک تۆ ئازادمی کرد بێت من گەواهی ئەوە دەدەم جگەل لە تۆ ژنێک نییە وەک منداڵێکی دوومانگان مامەڵی لەگەڵم کرد بێت وەکو تۆ شیری چۆلەکە و گوڵ و یاری زاڕۆکانی بۆ من دەستەبەر کرد بێت من شایدی ئەوە دەدەم جگەل لە تۆ ژنێک نییە وەکو دەریا لەگەڵما ڕێزدار بوو بێت وەکو شیعر ڕۆشنبیر بوو بێت جگەل لە تۆ ژنێک نییە هێندە نازمی هەڵگرت بێت وەک تۆ خۆمی شڕ کرد بێت من شایدی ئەوە دەدەم جگەل لە تۆ ژنێک نییە کارێکی وەهای کرد بێت کە تەمەنی ساوایی من بۆ 50 ساڵ بەردەوام بێت هەی دەست خۆش هەر بژی ئەس گەلە خۆشحاڵ بین مرۆڤ عاشقژی بەدخۆشە بڕاستیەوە یعنی ژیانێک ئەس بێژم بەختەوەرترایی مامۆستا بەرام عەلی نویسکارتت گەلمەدە گەلەک سپاس هەر بژی گەلە خێرات هەر بژی